هاوڵاتە و چالاکوانی مەدەنیە لە ستۆدیۆ دەدامان میوانە حەنان خان بەیانی و باش زۆر بەخێربەی. سڵاو لێوەش بەیانی ئێوە هەموو لایەک باش. خۆشحاڵم کە بەشدارێکم لەم بەرنامەیان زۆر سپاس. ئێمە خۆشحاڵترین. حەنان خان با سەرەتا لە خۆتەوە دەست پێ بکەین وەکو مامۆستایەک و چالاکوانێکی مەدەنی ئەگەر باشەیەکی گشتی باسی کەرتی پەروەردە بکەین باسی پەروەردەی تاک بکەین پێویستە چی بکرێت بۆی ئێمە پەروەردەیەکی تەندروست ئەم بەشێکی گشتی باسەکەم بۆ ئەوی تاکێکی تەندروست لە کۆمەڵگەدا دروست بێت. بەڵێ ئێمە گەر سەرەتا بین باسی پەروەردەکەین باسی پەروەردە و فێرکردنەکەین نەک تەنها فێرکردن ئێمە پێویستە مناڵێک بە تایبەتی ئەگەر لە قۆناغی سەرەتایی دەست پێ بکەین ئەبێ مناڵێک لەلایەنی دەرونی و کەسایەتی و پەروەردە بکەین دواتر فێری ئەو بابەتانی بکەین کەوا لە پرۆگرامەکە بۆماندانراوە یعنی نابێت تەنها گرنگی بە لایەنی فێرکردن بدەین پەروەردە گرنگترە. ئەم پرۆگرامە پەیڕۆ ئەکرێت بەداخەوە لێرە ئەوەندە پێڕۆکردنێک نییە تەنها هەوڵە درێت کە منهەجێک پرۆگرامێک تاوا بکرێت بە فێرخوازەکان و هیچی ترنا بەداتە ئەوە لێکە دانراوە بەرگ بۆ بەرگ بەڵێ بێن بە خوێندکارەکە و ئەو منهەجە تاوا بکرێت ئیتر گرنگنی ئەو مناڵە پەروەردە ئەکرێت یاخۆتنا. باشە مامۆستا ئەگەر بە شێشی گشتی بین باسی پەروەردە بکەین پێ دوایە پەروەردە تا چەندێک کاریگەری هەیە بەسەر تاکەوە یاخود ئەو کاریگەریانە چین کە لەسەر تاکێک دروستێکە لە مناڵەوە ئێمە باسی ئەوکەین کە بۆ نمونە یەکەم پەروەردەی منداڵ دایک و باوکێتی دواتر ئەگەر ئەو قۆناغانە باس بکەین. بەڵێ بێگومان پەروەردە کاریگەریەکی زۆر هەیە بە گرنگترین سیستەمی وڵاتدا ئەندرێت پەروەردە هەم ئەوەیە خێزان ڕۆڵێکی زۆر گەورە ئەبینێ لە سەرەتایی پەروەردە. بەڵێ خێزان دەورێکی زۆر مهم ئەبینێ بە تایبەتی ئەگەر بین ئێمە باسی ئەوە بکەین کە مناڵێک لە قۆناغی سەرەتایی دێتە بەردەستی مامۆستایەک یعنی زۆر جار ئەو فێرخوازە بە جۆرێک معجبی ئەو مامۆستایە ئەبێت کە لە هەموو شتێکە تەقلیدیەکاتەوە بۆیە ئێمە پێشەوەی بین لەسەر مناڵەکان ئیش بکەین پێویستە لەسەر خۆمان ئیشکەین وەکو مامۆستایەک کەسایەتێکی جوان بە خۆمان دابنین ڕفتارمان شێوازی قسەکردنمان جوان بۆی نمونەیەکی جوان بین بۆ ئەوان. بەڵێ مامۆستا وێنەی داهاتووی خوێندکارەکەی خۆی بەس لەسەر ئەو بابەتە بوەستین ئێستا تۆ کە مامۆستای سەرەتایی باشە بۆی لەسەر گرنگی پەروەردەی خێزان بوەستین بۆ منداڵەکان کاتێک کە ئەو قوتاب ئەو فێرخوازانەی کە دێنە لای ئێوە تۆ هەستی پێکەی ئەو فێرخوازە پەروەردەیەکی سەلیمی هەبووە لە ماڵەوە یاخود ئەمایان نەبووە یاخود ئامۆژگاری تۆ چییە بۆ خێزانەکان بەرلەوەی مناڵەکان بێنە قوتابخانە چی بکەن و چی بەڵێ بە حکمی ئەوەی کە من لە ناو پەروەردەیەم لەو بابەتە ینی زۆر شت ئەبینین ڕۆژانە یعنی ئەیبینین هەستی پێکەین کە ئەو مناڵە لە خێزانێکی پڕ لە کێشەیە یاخود لە خێزانێکی ئارامایە یعنی هەتا لە ڕووی فێربوونەوە کاریگەری زۆری ئەبێت یعنی هەر ئەوە نییە کە لە ڕووی ڕەفتارەوە تون و تیژ بێت و یعنی مناڵێک بێت کە زۆر جار وشەی نەشیاوش بەکار ئەهێنێت یعنی خێزان زۆر گرینگە بۆ ئەوەی کەەوە تۆ مناڵێکی تەندروست بخەیتە کۆمەڵگەوە. دروستە هەندێک جار منداڵ دەبینێت ئەوەندە تووڕێە هەستەکەڵی من ڕەنگە شتێکی زۆر خراپم بەرامبەر کرد بێ هەڵبەت منداڵ وەکو کاغزێکی سپی وایە وەکو ئاوێنەی ماڵەوە دروستە چی ببینێ ئەو کاردانەوەی دەبێت کردی پەروەردە لەم دوایاندا تا چەند گۆڕانکاری بەسەردا هاتووە تا چەند پێشکەوتووە ئەو پێشکەوتنانی کە لە پەروەردە دەکرێت چین تا چەند گرنگن و تا چەند جیاوازی دەبێت لەگەڵ ڕابردوو یان هەروەکو خۆی ماوەتەوە. بەڵێ بەداخەوە هیچ گۆڕانکاریەک من بەدی ناکەم لە بواری پەروەردەیە تەنها ئەوەیە کە فشارێکی زیاتر خراوەتە سەر قوتابی یعنی بە جۆرێک ئەگەر بین سێری پۆلی 6 بکەین 12 ئامادەی یعنی بە تەواوەتی ئەوەیە چێتە 12 ئامادەی بە جۆرێک فشاری لەسەر کە لەوانی باری دەرونیشی تێک بچێت بە ماوەی چەند ساڵێک پێویستی بە پزیشکێکی دەرونی بێ سەردانی بکات و هەتا لە سەرەتایی لە بابەتی سەرەتایی من لە قۆناغی سەرەتایی بە گرنگترین قۆناغ دانیم چونکە لەو کاتێک دەتوانی کەسایەتێکی زۆر باش بۆ مناڵە دروست بکەیت زۆر گرنگە کە گرنگی بە قۆناغی سەرەتایی بدرێت و خاڵێکی تریش هەیە پێم خۆشە سەرنج خەمەسەری بەپێی ئەو گۆڕانکاریانی کەوا لەم سەردەمەیە ئەیبینین لە ڕووی تەکنەلۆژیاوە زۆر گرنگە کە کردی پەروەردە بگۆڕێت لەگەڵ ئەم تەکنۆلۆژیانی کە لە ئێستاە یعنی مناڵێک هەر ئەبینێ لە 2 ساڵێ و ئایپادێک مۆبایلێکی بەدەستەوە یا خۆسێری تیڤە کات چاوی لە ڕەنگەکانە ڕاهاتووە یعنی لە ڕنگ و لە دەنگ و لەم شتانە چۆن ئامادە بێت بچێتە
پۆلێکەوە کە مامۆستا تەنها ڕەنگی ماجیکی ڕاش یاخود شین بەکار بهێنێت یعنی بەو شێوەیە ئەبینی تەلەڤەکە ئەسڵەن سەرنجی بەلای دەرسەکەیان ناڕۆ یاخود زۆر گرنگی پێ نادات بەهۆیەوەی کە شتێک نی کە سەرنجی چاوی ئەو مناڵە ڕابکێشێت بۆی ئەگەر بە داتاشەو بەکار بهێنرێت یاخود قەڵەمی ڕەنگاوڕەنگ بەکار بهێنرێت لە تەختە یاخود دیجێ یاخود ئەم شتانی کەوا سەرنجی مناڵی پێڕاکێشێت لەم سەردەمەیە مناڵەکانی ئەم سەردەمە زیاتر وێنەی و ڤیددیۆین بۆی ئەو گۆڕانکانەیە کە لە تەکنۆلۆژیا و ئەبینین مناڵ هەیە تازە شوێری قسە بووە کۆمەڵێک گۆرانی و سرودی لەبەرە کە لە تەلەڤیزیۆن و لە بابڵین کەناڵەکی قسەکان لە ئێمە باشتر لە بەریانە لە تەکنۆلۆژیا زۆر باشتر ئەزان لە ئێمە مناڵێک دەنگۆڕان کاریگەری زیاترە لە سەریوەکەوەی کە بەنووسرا و بێگومان ینی کەس مناڵێک بۆ ئەوی فێر بکرێ بە چەند هەستێک بیدەیتێ لە بریوە بەیەکات بێگومان ئێمە ئەگەر بین لە بابەتی دەروونناسیە بخوێنین جۆری مرۆڤەکان جیاوازن لە ڕووی فێربوونەوە هەمانە بە بیستن هەمانە بە بینین هەمانە بە نووسینەوە بە دەستلێدان بۆیە ینی تۆ ئەبێ وەکو مامۆستایەک بزانیت کە هەموو ئەو شتانە بەکاربێنی بۆی بەتەواوەتی ئەو فێرخوازت سوودت لێ ببینێت درستە بابینە سەر کەرتی پەروەردە لە جیهاندا وەکو چالاکوانێک وەکو مامۆستایەک ئەگەر ئەو بەراوردە بکەین لە جیهاندا تا چەند پێشکەوتووە لە جیهاندا پەروەردە چۆنەکە ئێمە پێی نەگەشتوون یاخود گەشتووە بە ئێمەش لە وڵاتانی جیهان لە وڵاتە پێشکەوتەکان ئەگەر بین دیقەت بدەین وڵاتی چین یابان لەگەڵ فنلەندە لە ڕووی پەروەردە فێرکردنەوە زۆر پێشکەوتون یعنی ئێمە لەوانەیە بە 50 ساڵی کەشەگەر هەوڵێکی تاواتیش برێن نتوانین بگەین پێیان چونکە لەوێ کۆمەڵێک دەروونناس مامۆستا تەنها لە بواری پەروەردە نەخوێنێت لە بواری دەروونناسی شاخوێنێت بابەتی دەروونناسی زۆر گرنگە کە مامۆستا ئەبێت بزانێت کە چۆنی مامڵە لەگەڵ ئەو فێرخوازانەیە بکە بۆی ئارامش بۆ ئەو فێرخوازە دابین بکات بۆ ئەوەی بە شێوەیەکی جوان مامەڵی لەگەڵ کات لەوێ ئەگەر دیقەت بدرێت زیاتر لە وڵاتی یابان ئەگەر دیقەتی بدەین هەتاوەکو پۆلینۆ بە هیچ شێوەیەک ئیمتیحان بوونی نییە یعنی بۆی ئەو مناڵە تووشی سترێسێک نەبێ بەڵێ ئێمە لە پۆلینۆیە ئەمنمان ئیمتیحان کردبوو ئەو شتێکی تر هەیە بەڕاستی ئێمە لە چەند ساڵی ڕابردووە و ئێستاش هەیە کە ئەڵێن ئەمە سیستەمی سویدیە ئەمە سیستەمێکی ترە ئایا پراکتیکردنی ئەم سیستەمانە کە بۆن ئەوە وڵاتێکی جیاوازن پێشکەوتنێکی جیاوازن لە ئاستێکی پەروەردەیی جیاوازن ڕاستەوخۆ پراکتیکردنی ئەو سیستەمە بۆ ئێرە کاریگەری خراپی یاخود باشی من وەکو خۆم هیچ کاریگەرێکی باشیم نەبینەوە بەداخەوە چونکە ئەگەر بینە سەر ئەو سیستەم ئەگەر بڵێن 100% ئەم سیستەمی کە لێرە سیستەمێکی سویدیە بەڵام لێ بە شێوەیەکی ئەمەلی ئەخوێنرێت بە شێوەیەکی ئەوە نیە تەنها لەبەرکردن بێت و فشارێکی زۆر بخێتە سەر تەلەبە زیاتر بۆ نمونە ئەگەر لە بابەتی زانستە بۆ من ئەگەر باسی دڵ بکرێت نەک تەنها وینێکی دڵ هەیە بەڵکو لەوانە ببرێنە شوێنێکەوە کە هەموو شتێکی تیا بە شێوەیەکی ئەمەلی بیخوێنن کە بەو شێوە ئەگەر مناڵ یان هەتا ئەگەر گەورە بیبینێت هەرگیز بیری ناچێتەوە یەک شتی تر هەندێک جار ڤیدیۆ بینین لە سۆشیال میدیا هەڵبەت پێم وە بێت یابان بوو کاتێکیان تەرخان کردو بۆ منداڵەکان بە تایبەتی قۆناغی سەرەتایی کورسی و ڕەحلەکانیان بۆ شێوازە دروست کراوە کە وەکو سیستەمی لێتەوە منداڵەکان کاتێکیان بۆ دیاری کراوە دەتوانن سەرخەوێ بشکێن پشوویەکوان بەجدی مناڵ لەو تەمەنەیە بەیانیان بە زۆر خەبەری ینی قوتابخانە نابێت زۆر قورسە من ببوورە قسەکەش پێ بڕم ئەبێ ڕای بێنی کە بۆ نمونە 3 ڕۆژ بەیانیان ئەبێ هەستی 3 ڕۆژ نیوەڕۆن ئەبێ دەوامەکەت کە یان چوزان لە دوای وەرزەکەەوە ئەگۆڕێت سیستەمی ژیانکردن لەوێ جیاوازترە وەک لەوێ ینی مناڵەوە لە سعات 8 ئێوارەوە خەوتووە کاتێککە سعات 7 یان 6 بانی هەڵەسێ بە تەواوی تێرخەو بە ئەو مناڵە یعنی گەشتێکی تەندروست دەکات دواتر قوتابخانە نابێت تەنها جێگەی خوێندن بێت ئەبێت جێگەی هوەر بێت جێگەی وەرزشکردن بێت جێگەی خەوتن بە ئیسراحەت شوێنێک بێت کە مناڵ ینی حەزی لێبێت نەک بە بێزاریەوە بڕات بڵێ ئۆ دیسان ئەبێ بڕۆمەوە یان ئەڵێ کە ببوورە قسەگەشت پێ بڕم بابەتی هوەر یا وەرزشیان هەبێت مامۆستای بیرکاری وەرە مامۆستای بیرکاری وەری ئەگرێ ئەمە ڕێک ئەو خوێندکارە بەجدی سفرە بێتەوە تۆ ڕەنگە خۆی وادا نابێت لە دەرەوە دوو گۆڵی بکات بکات یان لە جەدوەل ئەیبینێ شەوەکە ئەڵێت ئەو بووبانی وەرزشمێ هوەرمێ دڵی خۆشە کەچی
الله ئەم دەرسە هەمانە و مامۆستای بیرکاری خۆی کات بەرژ ئەمەوە ئەکات ئەسڵەن ڕقی لەو بابەتش بێت کە لە هوەرەکە لە وەرچەکە وەرەگیرێتەوە. شتێکی تر هەیە مامۆستا بابێنەوە سەر چۆنەڵێها ئەو ژینگەی کە ئێستا تیاین ئێوە ڕۆژانە لەگەڵ فەرخوازەکانە بەریەکەوتنتانەیە کاریگەری ئەم بابەتی سوۆشیال میدیایە کە ئێستا هەیە بۆ بابەتی یوتیوب و ئایپادەوەوانە تا چەند کاریگەری لەسەر مناڵەکان هەیە و تۆزێک لەسەر ئەو گرنگی و بەهای خەوترش قسە بکەیت کە بۆ لە نمونەی زیندوتان هەیە کە تەلەبەیەک دێت بۆ مەکتەب بۆ نەبوو قوتابخانە خەوی بێ ئەو شتانە ئەنی ئامۆژگاری چییە سەبارەت بەو شتە؟ بەڵێ بەداخەوە ینی زۆر جار ئەبینی ئەو فێرخوازە ینی چاوی ئەڕوات لە ناوپۆلەکە یاخود ئەیبینی زۆر جار خەوی لێکەوتووە فێرخوازم هەبوو چەند جار بینیمە خەوی لێکەوتەوە دڵم نەهاتوو هەڵی سێنە وەڵام با بخەوێت دیارەکە لە ماڵەوە ژینگەیەکی باشی نییە دایک و باوکێکی بەداخۆ ڕۆشن بیری نییە کە بیر بکاتەوە لەوەی کە ئەو مناڵی بۆ بەیانی ئەبێت بخوێنێت بۆ سەر بابەتی تەکنەلۆژیا یعنی بەداخەوە لێرە هیچ فلتەرێک نییە بۆ تەکنەلۆژیا یعنی مناڵ نابێت بە شێوەیەکی هەڕەمەکی داخڵی ئینتەرنێت و دنیای تەکنەلۆژیا بێت ینی ئۆکێ ئەگەر ئایپادێک یان موبایلێک بەکارهێنێت ئەبێت هەموو کەسێک لێ بزانێت بەڵام بە سەعات پێی بدرێت نەوەکو فری بێت هەر کاتی ویستی یاخود ئەو بەرنامەیەکی ویستی بەکاری بهێنێت ئەوە لەوانێ کاریگەریەکی زۆر زۆر وەکو ئەوی ئێستا کە ئەیبینی کە مناڵ پێش تەمەنی خۆی گەورە بووە ئەوەی کە مناڵێک ئەیزانێت زۆر جار من نەیزانم ئێوە لە کۆبوونەوە بۆ یاخود دایک و باوکەکان کاتێ بانگێشتەکەن ئەو زانیاریانیان پێدەن بۆ ئەو ڕێنمایانیان پێدەن بێگومان ئێمە کاتێک کە کۆبوونەوە ئەکەین ئەو زانیاریانە ئێمە مامۆستای تایبەتمان هەیە بە بابەتی دەرووناسی ئەو بابەتانیان بۆ ڕوونەکاتەوە دواتر ئێمە ڕۆژانە بێجگەلەوەی کە مناڵەکان فێری دەرس و شتەکەین ئێمە ڕۆژانە نەسیحەتێکیانەکەین ئامۆژگاریەکیانەکەین کە ئەبێت ئەوەندە سەعات بخۆن ئەو خواردانە بخۆن کە چەند دروستە بۆ نمونە بەیانیان نابێت تۆ ببێ ئەوەی کە نانی بەیانی بخۆی بیت بۆ قوتابخانە ینی ئەوە زەرێکی زۆر زۆر لە مێشکی ئەو مناڵادە مناڵێک ئەگەر برسی بێت لەوانێ ئەو بابەتە ئەسڵ نەچێتە مێشکەوە یاخود ئەو مێشکی خۆی ئەخواتەوە کاتێک کە برسێتی دروستە مەشواڵە ناتوانێت تەرکیز بەڵێ کاریگەریەکی نێرێنی ئەبێت لەسەر بابەتی خوێندن هەندێک جار دایکیش هەیە زۆر باشە لە ئەها بۆکسێکە خواردن بۆ منداڵەکان حاضر دەکەن کات چۆنە یان ئەگەر دیاری بکرێت بۆ نمونە لە بابەتی یەکەمیان لە بابەتی دووەم بۆچێ ئەمە نەکاتە تەرخان کراوە بۆ ئێوە بچن خواردنێ بخۆن یان ڕێستێک وەرگن ئستراحەتێ بکەن من بەتایبەتی لە کاتی داوامی بەیانیانی زوو بەڵێ من وەکو خۆم یعنی هەر کاتێک ببینم داخڵی پۆلەکە بم کلاسەکە بم ببینم خواردنە خۆن ئەڵێم دەست هەڵمەکرن هەمووی تەواو بکەن اینجا دەست بە دەرسەکەکەن ینی 5 دقیقە لە دەرسەکە بڕوە بە بڕوا من باشترە لەوەی کە فێرخوازێک لە سەرەتای دەرسەکە تا کۆتایەکی بیری لای ئەو خواردنە بەدە یاخود هەست بە برسێتی بکات فێرخوازەکانی تۆیان خۆشە یاخود تۆ لەو مامۆستایانەی کە حەز ناکەن سپاس بۆ خواکە منیان زۆر زۆر خۆشە ئەگە بێنە سەر پرسیارێکی تر تۆکو مامۆستای وەکو چالاکوانێکی مەدەنی پێ دوایە چی بکرێت یاخود بۆ پەروەردەیەکی باشتر پێشنیازی تۆ چییە کە چەند ساڵە لە ناوبواری پەروەردەیت چۆنەڵە خاڵە لاوازەکانت دەستنیشان کردووە ئەتێ ینی ئامۆژگاری تۆ چییە چی بکرێت بۆ پەروەردەیەکی باشتر بەڵێ سەرەتا ینی گرنگترین خاڵ ئەبێت ئامۆژگاری خێزانەکان بکرێت بۆی کە بزانن چۆن ژینگەیەک بۆ مناڵەکەیان تەرخانەکەن ئەو گرنگترین خاڵە لە لای من دواتر بۆ مامۆستا نابێت تەنها لە پەروەردە تەواو بکات پێویستە مامۆستا کە بابەتی دەرووناسی بخوێنێت زۆر زۆر بە پێویست دێزانم دواتر ئەو هۆکارەکانی بەکارهێنان وەسائل تەعلیمیە ئەو شتانی کەوا لەناو پۆلە بەکاری ئەهێنێت بە شێوەیەکی عملی بکرێت نەک تەنها بە شێوەیەکی زارێکی بکرێت و چەند پێناسەیەک لە تەختە سەبوڕە بنووسرێت و دواتر ئەو فێرخوازە دانیشە لە بەریکە ئەوە هیچ جۆرێک هیچ سوودێک بۆ مناڵە ناگەێنێت یعنی ئەگەر بین دیقەت بدەین ئێمە بیر بکەینەوە ڕۆژێک لە ڕۆژان چی فێربووینە چی فێربووینە یعنی هیچ شتێکمان لەبیر نەماوە بەڵام ئەگەر بێت و بە شێوازێکی پراکتیسی بخوێنین بە شێوازێکە لە بەرچاومان شتەکان بکرێت لە بەرچاو ناچێت بەڵێ هەرگیز لا ناچێت باشە مامۆستا چی بکات بۆ ئەوەی خوێندکارێک خۆشی بێت خوێندکارێک حەز لە بابەتەکە بکات بە خۆشەویستی مامۆستاکەوە هەندێک جار مامۆستا ئەوەندە تونە
حەز ناکە بابەتەکە بخوێنیت لەبەر مامۆستاکە مامۆستا دەبێت خۆی چی بکات بۆی خوێندکار لەبەر خۆی حەز بە بابەتەکەی بکات. ئەوە زۆر گرنگە ئەو خاڵە لە لای من ینی من سەرەتا کە هەر ساڵێکە قوتابخانەکان نەکرێتەوە من 2 هەفتە تاوەکو مانگێک لە سەرەتای ئیشی من تەنها ئەوەیە کە خۆم خۆشەویستکەم و بابەتەکەم خۆشەویستکەم ینی هیچ بۆم گرنگ نیە ئەگەر لە منهەجێکە کەمێک دوا بکەم دواترە توانم فریا بکەمەوە بەڵام گرنگ ئەوەیە کە ئەو فێرخوازە بەهۆی منەوە ئەو بابەتی لە بەرچاو نەکەوێت. بەڵێ ئەمە وەکو بابەت بینە سەر قوتابخانە چی بکرێت تا منداڵ قوتابخانەی لە بەرچاو نەکەوێتەوە ڕەنگە لە هەفتەیەکە 5 بۆ 6 ڕۆژ ئەم خوێندکارە دەوام دەکات. قوتابخانەی تەنها لا بۆتە ئەوە بەیانی بڕۆ ئێوارە وەرە یانی وەڕۆوەرەوە خوێندنی تیا ئەکرێت. هەندێک جار ئەبینین گەشتی زانستی هەیە دەیانبند بۆ شوێنێکی تر دەیانبند بۆ مۆزەخانەکان بۆ شوێنە گشتەکان بۆ سەیرانیان دەبن ئەمە شوا ئەکات جارێکی تر حەز بە قوتابخانەکە بکە یا ئەوە تا ئەگەر نەبێت لە بەرچاو بکەوێت ئەمانە تاشان گرنگن هەبوو زۆر گرنگە ینی من وەکو خۆم نەک تەنها ئەوەی کە ئەیان بەمە دەرەوە بۆ مەسرحیە بەشداریان پێەکەم بە زمانی ئینگلیزی یاخود ئەوەیە بۆ گەشتێک ئەیان بم تەنانەت دەرسەکە بە یاریکردن ئەکەین زۆر جار بە میوزیک بە دانسینگ بە وێنە کێشان یاخود بە یاریکردن نەکرێ ئەوە زۆر بابەتە هەم ئەبێتە هۆی ئەوەی کە مامۆستاکەی خۆش بێ هەم کە دەرسەکەشی خۆش بێ. ڕاستە لە پەروەرد ببوورە لە پەروەردەی ئێمە تا چەند گرنگی بۆ دراوە بەهرەی خوێندکار لە تەمەنی سەرەتاییەوە لە منداڵیەوە دیاری بکرێت ڕەنگە حەز بە هونەر بکات حەز بە وەرزش بکات حەز بە میوزیک بکات لە کاتێکا لە پەروەردەی ئێمە میوزیکی هەرتیانە ژوورێکمان نیە تایبەت بێت بە میوزیک لە پەروەردەی ئێمەدا گرنگی بە لایەنی خولیا و حەزی ئەو خوێندکارە دراوە یان نا. بەداخەوە بە هیچ جۆرێک نەک تەنها بین لەسەر بابەتە هونەریەکان قسەکەی تەنانەت تاقیگەشمان نییە بەداخەوە لە هەنێ لە زۆربەی قوتابخانەکە نەک هەندێکیان ینی ئەبینی کە بابەتی زانست پۆلی شەشە گەورەیە لە بابەتی زانستە هیچ تاقیگەیەکی تاسە تاقیەکەی نبینیوە بەداخەوە من باسی هونەر و وەرزش و خولیاکەم کرد وەکو شتێک کە نەبێ بۆیە باسی تاقیگەم نەکردم هەڵبەت تاقیگە ئیجباریان ئەبێ هەبێ خوێندکارێکی زانستی ینی ئێمە شتە ئیجباریەکانیشمانیە نەک بگاتە سەر ئەو شتانی لاوە بۆ تەرفیهیە بڵێ شتێک دیاردەیەکی تر هەیە کە بەداخەوە نەک بەداخەوە ئێستا بۆتە دیاردە ئیتر چۆنەڵێ باشی خراپەکەی لە تۆ وەڵام بدەیتەوە بوونی ئەم مەکتەبە ئالیانە لە ئێستاە کە بەشێکی زۆر لە خەڵک مناڵەکانە بەنە مەکتەبی ئالی یاخود بە زمانێکی تر بەدەر لە زمانی دایکە خوێن ئایا ئەمە تۆ پێ دوای خاڵێکی باشە یاخود خاڵێکی خراپە ئەو بەشێکی گشتی ئەگەر بتوانین قسە لەسەر مەکتەبە ئالیانە باشە هۆکار چییە لەوەی کە دایک و باوکێک مناڵەکان ناخەنە بەرحکومی چونکە ئازانن کە ئەو شتانی کە پێویستی ئەو مناڵەیە نەیدرێتێ ینی کەم تەرخەمی هەیە لە حکومیەکان بۆیە دایک و باوک ناچارە بێ کە ئەیباتە بەر ئەهلیەوە یعنی ئەگەر بێت و لە حکومی شتێکی باش پێشکەش بکرێت بێگومان ینی دایک و باوکەکانیش ئەیبەنە بەر قوتابخانەی حکومیەکان ینی بۆچی ئێمە یەکسەری بڵێن ئەهلیەکان باش نییە بەڵام ئەوە خاڵێکی مهمە ینی ئەگەر ئەهلیش هەبێت بە زمانی دایک هەبێت زۆر گرنگە بە تایبەتی بە زمانی کوردی بەداخەوە بەزمانێکی دیکە ینی ئەبینیت ینی ئۆکێ فێری زمانەکە لەوانێ ببن بەڵام ئەوەیە کە نووسین و خوێندنەوە بە زمانی دایکیان نازانن ینی ئەوە شتێکی باش نیە کاریگەرێکی خراپە بەڵێ منداڵێک لە سەرتاوە ناتوانێت بە زمانی دایکی قسە بکات هەڵبەتەوە بەسەرێکی تر هەیە هەرچەنە لە ڕووی زانستیەوە وەڵامەکەی هەیە باشە بەڵام لەو جۆرە پرسیارانەیە کە من ئەمێ بە ئەزمون وەڵام بدرێتەوە ئەوش ئەوەیە زۆر جا ئەزانین ئەبیستین کە ئەڵێن ئەم مناڵە خۆی بەهرەیەکی تایە کە زیرەک بێت ئەم مناڵەش نایانی هەر خۆی چی لێ بکەی هەر ئاوایە باش گوتم وەڵامە زانستیەکەمان هەیە ئێوە بە پێی ئەزمون کە ڕۆژانە لەگەڵ ئەو مناڵانەیە ئەزمونتانە ها زۆر جار ئەبیستین بۆ ناڵێن ئەم مناڵە بۆنە لە پۆلی 12 هێنا دایک و باوکشی نەخوێندەوارن ئەڵێ ئەمە خۆی بەهرەیەکی تایە ئەیوە بەسم ئێوە لەگەڵ مناڵەکان هەستان بۆ کردو ئەو مناڵە خۆی زیرەکە یاخود ئەم مناڵە نا من ئەمە ئەگەڕێنمەوە بۆ قۆناغی سەرەتایی ینی ئەوەی کەوا بە زیرەکە بۆ من لە 12 ئامادەی بە نمرێکی زۆر باش دەرەچێت بێگومان لە سەرەتاییە ئەو بابەتانی خۆشویستووە
قوتابخانەی خۆشویستوە نەک ئەوەی کە تەنها فێری بێت بەڵام من بەوە نایبینم کە ئەو مناڵە بەهرەیەکی تایب ئۆکێ بەهرەی هونەر و وەرزشمان هەیە هەنێکمان هەیە من لە ئێستا ئەیبینم کۆمەڵێک مناڵمانێک کە لەوانەیە لە داهاتەوە ببنە ئەکتەر یا ببنە وەرزشوانێک بەڵام بابەتی زیرەکی هەموو کەسێک زیرەکە بەڵام بێ بزانرێت چۆن ئەو زیرەکی دەرەخرێت دروستە هەندێک جار دەبین منداڵ ئەوەندە زیرەکە دەوترێت IQ مێشکی ئەوەندە بەرزە دیاری دەکرێت بە پۆینت و بەنمرا بەڵێ ئەوەش ئەگەڕێتەوە بوو بابەتی بۆ ماوەی تەمە خاڵێکی ترمان بیر نەچێ بابەتی پەروەردە لە ئێستاە لەو ڕۆژەوەی کە مناڵەکە لە سکی دایکی دروستە بێت لە سێمانجی یەکەمە لە 4 مانگە و پەروەردە دەست پێکە یعنی ئێستا لە وڵاتە جیهانیەکان لە 4 مانگیەوە یعنی دەبێت کەشێکی لەبار بۆ دایکەکە بڕەخسێ دایکەکە تووشی سێسێک و حاڵەتێکی دەرونی و دەنگی بەرز نەبێ چکە ئەڵێ ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر نەک تەنها لە تەمەنی 3-4 مانگیەوە تەنانەت لە ناو سکی دایکیەوە هەست بە بابەتەکانەکات ڕاستە بەڵێ مامۆستا حەنان ئێمە باسی کێشەکانەکەین ڕەنگە بتوانین دەستنیشانی بکەین بەڵام چارەسەر لای کێیە چارەسەر بێگومان ئەگەر ئێمە بمانەوێت کۆمەڵگەیەک بگۆڕن ئەبێ سەرەتا لە خۆمانەوە دەست پێ بکەین هەر تاکێک ئەگەر هاتوو هەستا بە خۆڕۆشن بیرکردن هەستا بە گۆڕینی خۆی هەستا بە خوێندنەوە ینی شرت نییە تۆ ئەوەی کە بۆ نمونە ئێستا من لە کۆلێج تاوام کردووە بڵێم تا من کۆلێجم تاوا کردووە و تاوا دەستبەرداری خوێندن بم نا منە بێت بەردەوام بخوێنم ینی من هەموو کات پیشەی مامۆستایی بە پیشەی دکتۆریەوە ڕەبتەکەم چونکە تۆ بەردەوام ئەبێت لە گۆڕانکاری بەردەوام بێ زانیاری تازە وەرگری لە بابەتی دەروونناسی و لە بابەتی پەروەردەی بزانی کە چۆن ڕەفتارەکەی لەگەڵ بابەتەکانە درستە ئەمە لایەنە پێویستیەکان کە ئەبێت مامۆستایە خۆت خوێندکاریان تاک لە خودی خۆیەوە دەست پێ بکات ئەو کێشانەی کە لە دەستی ئێمانین دەگەڕێتەوە بۆ کەرتی پەروەردە دابینکردنی کۆمەڵێک بابەت کۆمەڵک کەرەستە کۆمەڵک پێداویستی ئەمانە دوێنێش بابەتەکەمان هەر پەروەردەی بوو باسی کۆمەڵێک شتمان کرد کە نییە لە ئەستۆی پەروەردەدایە کێ ئەمە ئەگەیەنێتە پەروەردە کێ ئەم داوایە ئەگەیەنێتە پەروەردە ئەم دەنگە چۆن ئەگاتە ئەوان ئەبێت وەڵامی ئەوان چی بێت بۆ پڕکردنەوەی پێداویستەکان وەکو نەبوونی کۆمەڵێک بابەت کە باسمان کرد چ تاقیگە بێت چ بابەتەکانی دیکە بێت کە باسمان کردەوە بەڵێ ئەبێت لەم بابەتە بۆ نمونە ئەگەر وڵاتێک بیوێت پێشکەوێت ئەبێت گرنگی بەلایەنی سیستەمی پەروەردە بدات زۆر گرنگە یعنی ئەبێت خۆی بێت بە شێوەیەکی بەرچاو ئاوەڕ لەو بابەتە بداتەوە یاخود ئەوەیە کە بێت ببینێ بەداخەوە کە کەسێک نییە کە بێت چاودێری بابەتەکان بکات بۆ ئەوەی کە بزانانی کێشەکان چیە و چارەسەری بکە یان زۆر جار ئەمدرێت کێشەکان ئەبینرێت بەڵام چارەسەر ناکرێت وەکو بڵێ پشتگوێ ئەخرێت درستە هەڵبەت ئەم پشتگوێ خستنەش لێکەوتەی باشی نابێت سەڵان بێکمان ئێمە بەڕاستی بەرە کۆتایی بەرنامەکە ڕۆژمامۆستا ئەگەر بێت و شتێکت ما بێ لە کۆتایی قسەیەکت ما بێ ئێمە نەمانوت یاخود پرسیارمان نەکرد بێت توانی بێڵێ بەڵێ زۆر سپاس سەرەتا وەڵا بە هیوام کە هەر تاکێک سەرەتا کار لەسەر خۆی بکات ئەگەر تۆ مامۆستا یان بەتەمای ببیت بە مامۆستا ینی پێویستە کار لەسەر خۆت بکەیت بۆەوەی کەەوە جیلێکی جوان پەروەردەیەکی جوان تاکێکی تەندروست بێتە کۆمەڵگاوە درستە سپاس بۆ ئامادەبوونت مامۆستا حەنان هەرماڵخوانی لەگەڵ بەیانی لە ستۆدیۆ لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت ئومێدەکەم بابەتەکان قسەکان داوا کارەکان بکاتە جێی خۆی و بێنەتیجە نەبێت